بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێتن. دیارە دوای ئەوەی مەرجی نێودەوڵەتی حاجیۆمەران بۆ ماوەی نزیکەی 8 مانگ بەڕووی گەشتیارانی هەرێمی کوردستان و وڵاتانی دەرەوەش داخرا بەهۆی ئەو پەتایکەوە ڕووی لە هەرێمی کوردستان کردبوو. بۆ ڕێکارە خۆپارێزیەکان مەرزەکە بەڕووی گەشتیاری هەم ئەو هاوڵاتیانی کەوا لە هەرێمی کوردستان ئەسنا وڵاتی ئێران هەرە وها و هاوڵاتیانەی لە وڵاتی ئێرانیش لە ڕێی مەرجی نێودەوڵەتی حاجیۆمەران داهاتنە کوردستان بە تەواوی مەرزەکە داخرابوو، بەڵام دیارە بەپێی بڕیارێکەوە دەرچووە مەرجی نێودەوڵەتی حاجیۆمەران بڵاوی کردوێتەوە کەیدا هاتووە مەرزەکە بەڕووی گەشتیارانی هەم ناوەخۆ هەم دەرەوەدا دەکرێتەوە. ڕۆژانە هاوڵاتیان دەتوانن سەردانی وڵاتی ئێران بکەن، بە پێچەوانەشەوە لە وڵاتی ئێران دەتوانن سەردانی هەرێمی کوردستان بکەن. دیارە بەپێی ئەو بڕیارانەی کەوا دەرچووە هاوڵاتیان پێویستیان بەوەیەکەوە ڤیزای وڵاتی ئێرانیان هەبێتن کە بە وڵاتی ئێران دەڕۆن، هەروەها پێویستە پشکنینی ڤایرۆسی کۆڕۆناش لە نێوخۆی هەرێمی کوردستان ئەنجام دەن. بە پێچەوانەشەوە کە لە وڵاتی ئێران و هاوڵاتیانەی هەرێمی کوردستان یاخود وڵاتی ئێران دێنە هەرێمی کوردستان لە مەرجی نێودەوڵەتی حاجیۆمەران پشکنینی ڤایرۆسی کۆڕۆنایان بۆ دەکرێت و بڕی 6,000 دینار لە هەر هاوڵاتیەک وەردەگرێتن کەوا پشکنینی ڤایرۆسی کۆڕۆنای بۆ ئەنجامەدرێتن. دیارە پشکنینەکەش دوای 24 کاتژمێر بە هاوڵاتیان ئەدرێتەوە. هەر هاوڵاتیەک کە هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنا بێت دوای 24 کاتژمێرە لە ڕێگای تەلەفۆن ئاگادارەکرێتەوە کەوا هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنا، ئەگەر هەڵگریش نەبێتن ئەوە تەلەفۆنی بۆ ناکرێتن. بەڵێ دیارە دوای 8 مانگ مەرجی نێودەوڵەتی حاجیۆمەران ئەمڕۆ بەڕووی گەشتیارانی هەرێمی کوردستاندا دەکرێتەوە. هاوڵاتیان گلەیی ئەویان هەیە کەوا ئەو بڕەپارەیەی لە هاوڵاتیان وەرەگرێ بڕێکی زۆرە، بڕی 6,000 دینار کە دەیەوە هەرێمی کوردستان هەروەها بۆ ڤایرۆسی کۆڕۆناش لە نێوخۆکە پشکنین ئەنجامەدا. بە هەمان شێوە پێویستی بە بڕی 6,000 دینار هەیە کەوا ئەکاتن 120,000 دینار. ئەمە بە تایبەتی بۆ ئەو خەڵکانی کە نەخۆشن یاخود قوتابین سەردانی وڵاتی ئێران دەکەن، ئەم پارەیە بۆیان زۆرەوە بە زۆریان لەسەر ئەکەوێتن. بەڵێ ئەمە زانیاریەکانی قەزای سۆران بوو. زۆر باشە کاگازاد، ئەی بارەدۆخی بارانبارین و پلەکانی سەرما و گەرما لە دەڤەری سۆران بە شێوەیەکی گشتی بارانباری لەوێ پلەکانی گەرماچیان لێ هاتووە، بارەدۆخی هاوڵاتیان پێداویستیەکانی بەرەو وەرزی سەرماچوون. کاکشمان دیارە سەبارەت بە ڕەوشی کەش و هەوا لەم دەڤەرە پلەکانی گەرما زۆر دابەزیون لە ئێستادا و ئێستا کەم قسە بۆ ئێوە ئەەکەم قسەر باران ئەبارێتن. لە 3 ڕۆژی ڕابردووش ڕێژەیەکی باشی باران لە دەڤەرەکە باریوە. بە حکمیەوەی ئەم ناوچەیەکی شاخاویە و ناوچەکەی ساردا. لەم ناوچەیە زستان سەختترە لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان بە حکمی ئەوەی ناوچەی کوێستانی زۆرە و زوو بەفر ئەبارێ لە ئێستادا لە ناوچە کوێستانیەکان بە تایبەتی ناوچەی هەڵگۆرد و ئەوانە بەفر باری و ئەمە شوا ئەکاتن کەوا لەم ناوچانە سەرما زووتر دەست پێ بکەوە. هاوڵاتیان زیاتر پێویستیان بە سوتەمەنی بێتن، پێویستیان بە گەرمکەرەوە ئەبێتن، بۆیە تاوەکو ئێستا لە نێوسەنتەری قەزای سۆران نەوت دابەش نەکراوە، تەنها لە ناوچە شاخاویەکان لە سنووری سیدەکان و لە حاجیۆمەران لەو ناوچانە دەست بە دابەشکردنی نەوت کراوە. هاوڵاتیان ساڵانە پێویستیان بە 3 تا 4 بەرمیل نەوت ئەبێتن کەوا بۆ خۆگەرمکردنەوە بەکاری بهێنن. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان پێویست ئەکاتن کەوا نەوتێکی زیاتر بۆ ئەم ناوچانە دابەش بکات بۆی هاوڵاتیان بتوانن لە زستاندا بۆ خۆگەرمکردنەوە بەکاری بهێنن. زۆر باشە، زۆر سپاس بۆ هاوکارمان ئازاد ئۆمەراوایی، سپاس بۆ زانیارەکانت. وڵازان دەچینە